لە شاری سلێمانی یادی 240 ساڵەی شارەکە بەرز ڕاگیراو بە بەشداری دەیان هونەرمەند بە ئاهەنگ و گۆرانی یادەکە بەڕێوە چوو لەگەڵ دابەشکردنی خەڵات بەسەر هونەرمەندانە. منەچمە لای دەستەی کاژێڕی و سەرپەرشتیاری ئەم ئیڤێنتە تریفە فەرێدون ئەگەر فەرموویتە ئێرە خات و تریفە بۆچی دواکەوتن لە یادکردنەوەی یادی سلێمانی بۆ لەم کاتەیە کرا؟ ئێمە ئەوەی کە ڕێکخراوی شار ئەنجامیدا بۆ ئەو بوو کە زیاتر مافێکی تەواوەتی باتەوە بە یادی 240 ساڵی بنیادنانی شاری سلێمانی لەبەرەوەی ئەمە یادێکی کەم نیە و بۆنێکی کەمیش نییە بۆیە پێی باش بوو کە تەوقیتی مەراسیمەکە بگۆڕێت لە کاتی خۆیان ئەنجامی نەدا لەبەرەوەی لەو کاتانەیە وەک ئەزانن کۆمەڵێک بۆنە و ئاهەنگ و کۆمەڵێک چالاکی زۆر بەڕێوە چوو نەئەکرا لەو کاتەیە ئەم دەرفەتەی ئێستا بڕەخسە یاخود ئەم حەقی ئێستای پێ بدرێت بۆیە وای پێ باش بوو لەبەرەوەی کۆکردنەوەی ئەم هەموو هونەرمەند و ئەم هەموو ڕووناکبیر و ڕۆشنبیرە لە شاری سلێمانیە ئاسان نییە ئامادەکردنی ئاهەنگێک و کارێکی ئاوا گەورە پڕ بوو لە هونەرمەند ناو هۆڵەکە ڕاستە قورسنیە کۆکردنەوە هەموو هونەرمەندە؟ خۆی ئەگەر قسەی لەسەرکەین قورسە بەڵام بۆ ڕێکخراوی شار ئاسانە بۆ لەبەرەوەی یەکێکە لە کارەکان کە ئەمە چەندین ساڵە ئەنجامی ئەدا هەموو ساڵێک لە ڕۆژی یادی سلێمانیە ئەم مەراسیمەی ئەنجامداوە بەڵام ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو ڕێکخراوی شار پێی باش بوو تەوقیتەکەی بگۆڕێ لەبەر ئەو مەراسیمانی تر کە بتوانین ئێمە هەموو بەشدار بین لەگەڵیانە و وەک بۆردەکانی ڕێکخراوی شار وەک گروپی شاخەوانانی شار کە بتوانین ئێمە مەراسیمەکە بە باشترین شێوە ئەنجام بدەین. پرۆژێتتان بەدەستەوەیە؟ بێگومان پرۆژەی ترمان ئێمە هەمیشەوە گروپی شاخەوانانی شار وەک ڕێکخراوی شار هەمیشە لە ئەبدەیتان و پرۆژەی ترمان چاراکی تریشمان بەردەوامە کە لە ئایندەیەکی زۆر نزیکا بەڕێوەچێت. سپاس بۆ تریفە فەرێدون. بەڵێ ئەوەی کە ئەیبینن لێرە ئاهەنگ گۆرانی ئەم ئێوارەی پێنجشەممە بەڕێکرا کە بە بەشداری دەیان هونەرمەند بوو خەڵاتی ڕێزلێنانیش درا بە هونەرمەندەکان.